کرێکاران، زەحمەتکێشان، کۆمەڵانی ئازادیخوازی کوردستان، ئەگەر هاتنی بە فرامبار بۆ تەبیعەت و سروشت هاتنی بەفر و سەرما و بەسەڵەکە، ئەگەر سروش بەرگی سپی لەبەر دەکات و دار و سەوزەڵانی و زەوی و کەژی و کێ و جوانی دەشارنەوە، ئەگەر مەل و پەلەوەر بە هیوای هاتنی بەهار لە هێلانەکانیاندا کەس هەڵدەنیشن و لە جوانیەکانی دەتورێن و ئاواز بۆ ژیان و خۆشەویستی ناخۆنن، ئەگەر دەریا و تۆم و ڕووبار مات دەبن و سەرکێشی ناکەن، بەڵام لە بەفرامباری 57دا بە پێشەوانەی سروشت و تەبیعەت و باڵندە و دەریا و ڕووبار، دەریای مەندی پڕ لە ڕەق و تووڕەی خەڵکی ئێران خۆرۆشا و بەستەڵەک و سەهۆڵبەندانی زستانی تواندەوە و سەڵای گەرمی ئازادی و ڕزگاری بە شەیپوری مێژوودا کرد. لە بەفرامباری 57دا خەڵکی ڕاپەڕی ئێران بە ڕاپەڕینە مەزنەکەیان کۆتاییان بە سەهۆڵبەندانی 2500 ساڵەی دەسەڵاتی پاشایەتی لە ئێران هێنا و ڕەشبەڵەکی گەلانی ئێران تێدا زەماوەند کرد. لە 22 بەفرامباری 57دا ڕاپەڕینی خەڵکی ئێران بە تێکشکاندنی یەکجارەی دەسەڵاتی پاشایەتی چراخانی خۆشی هەڵکرد. 4 ڕۆژ پاش ئەم ڕووداوە مێژوویە توولە نەمامێکی نۆ لە باخی ڕاپەڕین گەشایەوە و چرای 9 ساڵەی تەمەنی داگیرسان کە ناوی کۆمەڵە بوو. لە 26 ڕێبەندانی ساڵی 1357دا لە گەرمەی شادی و خۆشی خەڵکی ئێراندا کۆمەڵە بە بۆنەیەکیان بەختکردنی یەکێک لە دامەزرێنەران و سەرکردەکانیەوە هاوڕێ حەمەحوسێنی کەریمی ئاشکرابوونی تێکۆشانی خۆی ڕاگەیاند. کۆمەڵە کە 9 ساڵ بوو لە ناو گەروی ئژدیهای ساواکدا لە ناو زیندان و کارگە و مەزراکاندا شان بەشانی هەژاران و چەوساڵەکان کار و خەباتی دەکرد، لە 26 ڕێبەنداندا ئاشکرابوونی خۆی ڕاگەیاند. ئاشکرابوونی کۆمەڵە یانی ڕاگەیاندنی عەزم و ئێرادەی پسەوی کرێکاران و کۆمونیستەکانی کوردستان بۆ خەباتی شێرگیر و ماندووی نەناسانە لە دژی نابەرابەری و چۆسانەوە و هەڵاواردنی ئینسانەکان لەسەر بنەمای قۆمیەت و جنسیەت و مەزهەب و بۆ بەدیهێنانی دنیای ئینسانی ئازاد و بەرابەر و دنیای حکوومەتی کرێکاری و سۆسیالیزم. با لە 44مین ساڵی تێکۆشانی ئاشرا و نهێنی کۆمەڵە لە دژی کۆماری ئیسلامی و هەموو کۆنەپەرستەکان لەگەڵ وەبیرهێنانەوەی ڕۆژەخۆشەکانی ڕاپەڕینی 57 بە پێشوازی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە وەچین. ڕۆژی کۆمەڵە ڕۆژی جژنی هەموو کرێکاران و زەحمەتکێشان و هەموو ئازادیخوازانی کوردستان و ئێرانە. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە، هەرشەکاوە بێت ئاڵای سووری سۆسیالیزم.